قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری خۆشحاڵن بە سەرکەوتنەکانی کۆنگرەی چوارەم و ڕایدەگەیەنن کۆنگرا دیدگایەکی نوێ بوو بۆ کرانەوەی زیاتری کۆمەڵ و هاتنە پێشی لاوان بۆ پۆستی باڵا و بەرپرسیارەتی گەورە ئەوەش ئەوە دەگەێنێت کۆمەڵ لەگەڵ گۆڕانکاری و نوێبوونەوەدایە. وەک دەزانین کۆنگرە وێزگەیەک دەبۆ بە خۆدا چوونەوە و کۆمەڵە گۆڕانکاری و زیادکردنی هەندێک شتوولادانی هەندێکشی تر لە پێناو باشتر بەڕێوەچوونی کارەکانی هەر حیزب و لایەن و پارتێکی سیاسی کۆمەڵی ئیسلامیش لەو نێوەندەدا توانیوێتی کۆمەڵی دادگەری توانیوێتی کۆمەڵە گۆڕانکاری باش بکات لە پێناو بەرەو پێشوونی کارەکانی ئەوەی وەکو ئەندامانی کۆنگرەی کۆمەڵی دادگەری لە سنووری پارێزگای سلێمانی دڵخۆشین بە دەرەنجامەکانی کۆنگرە و هیوادارین لە 4 ساڵی ئایندا کۆمەڵی دادگەری بتوانێت کاروبارەکانی بەرەو پێشتر بچێت و باشتر بتوانێت لە خزمەتی بەهاباڵەکانی خەڵکی کوردستان و با بڵێن لە زیاتر لە خزمەتی خەڵکا بێ بۆ داکۆکردن لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە بە دەرەنجامەکانی کۆنگرە زۆر خۆشحاڵین زۆر ڕازین و پێمان وایە ئەم گۆڕانکاریە بەهەدەر لە هەر ئۆرگانێک ئێمەی قوتابیان زیاتر سوودمەندی ئەم گۆڕانکاریە بووبووین و پێم وایە ڕێکخراوی قوتابیان ئەتوانێت بەهۆی ئەم گۆڕانکاریانەوە سنووری کاری سنووری بیرکردنەوەی ئاسۆی کارکردن و پلان و استراتیژێتی و ئایدیاکانی زیاتر بەرەو پێشەوە ببە. کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کۆنگرەی نوێبوونەوە و بە خۆداچوونەوە بوو کۆنگرەیەک بوو بۆ هێنانە پێشی کەسانی تازە بۆ پۆستی باڵا و هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆ و تاوتوێکردنی بابەتە سیاسیەکانی حیزب بە کۆدەنگی و هەماهەنگی ئەندامانی کۆنگرا ئەوە ژوای کرد سەرجەم چینەکانی ناو کۆمەڵ بە ئەنجامەکانی کۆنگرە خۆشحاڵ بن. لە ڕاستیدام باوەڕم وایە کە کۆمەڵ خۆی حیزبێکی گەنجە تەمەنێکی زۆری نیە و تەمەنێکی گەنجانەی هەیە. ئەم کۆنگرەیەش کۆنگرێکی چارەنووساز بوو بە نسبەت کۆمەڵی ئیسلامی ڕابردووە کۆمەڵی دادگەری داهاتووە و باوەڕم وایە مەگەر کۆنگرەی یەکەم هێندەی گەنجانی ناو کۆمەڵی دڵخۆش کرد بێ چون پێم وایە ستافێکی تازە بەجۆرە جۆرەکە ناتونێتە پێشەوە ڕێژێکی باش لە سەرکردایەتی گۆڕدراون ئەوانەشی کە پێشووتر هەبوون بە نەفەسێکی تازە و نەفەسێکی گەنجانەوە هاتوونەتە پێشەوە بۆ یەگەرم کۆنگرەی ناو بنین کۆنگری خۆگەنجکردنەوەی کۆمەڵ و کۆنگری گەنجانی کۆمەڵ باوەڕمای ڕاستم وتووە. باشترین ئەو گۆڕانکاریانەی کە ئەمجارە لە کۆنگرەیە کراوە کۆمەڵێک خەڵکی گەنج چوونەتە ناوەندی بڕیاری ئەم حیزبە و داواکارم لێرەوە کۆمەڵی دادگەری هەوڵباد لە ڕێگەی ئەم سەرکردانەوە باشترین خزمەت بکات بە چینی لاوان و قوتابیان و هەروەها بەو پرۆژە خزمەت گوزاریانەی کە هەیەی لە ڕێگەی بەخشین و دەستگا خێرخوازیەکانیەوە. کۆمەڵی دادگەری کوردستان بڕیاری داوە گۆڕانکاریەکانی کۆنگرە ببنە هۆی بەهێزبوونی زیاتر لەسەر هەردوو ئاستی دەرە و ناوخۆ بە جۆرێک بایەخی زیاتر بە ناوەڕۆک و ڕەسەنایەتی بدرێت لەگەڵ بەردەوامی لەسەر ئەو هەڵوێستانەی بوونەتە مۆرکی کۆمەڵی دادگەری کە دیارترینیان هەڵوێستی بەرگریە لە دین و ژینی هاوڵاتیان. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.